دەربارەی ئەوەی کە سکاڵا لە سربەشێک لە پەرلەمانتاران تۆمار دەکرێتن، زەرورە ئەوە بزانین کە یەکێک لە ئیشوکاری پەرلەمانتاران چاودێریکردنی حکوومەتە و بە دوواداچوونی ئیشوکاری وەزیرەکانە و هەتا بانگێشکردنیانە بۆ ناو هۆڵی پەرلەمان و مساعلەکردنە و لێسەنەوەی متمانەشە. بەڵام ئەمڕۆکە پەرلەمانی شۆک و باقی دام و دەستگاکانی دیکە تەماشە دەکەین کە لە کار خراوە و ئیشوکارەکانی ڕاوەستێنراون و بەناحەق ڕێگری لە سەرۆکەکەی کراوە و ئەوە لە بۆ حوت مانگ هەشت مانگ دەڕواتن پەرلەمان ئەتوانم بڵێم دانیشتێکی خۆی ئەنجام نەداوە. لێرانەدا خاڵێکێ زەرورە کە بیزانین ئەتوانم ئەوەندەی کە شاهیتی بۆ ئەو پەرلەمانتارانە ئەو پەرلەمانتارانە تا ئێستانە کە قسەیان کردو لە چوارچێوەی ئەو راپۆرتەی کە وەزارەتی سامانە سروشتیەکان دەری کردووە لەو چوارچێوەی قسەکانیان کردوون هاتوون لەسەر ئەو ڕقەمانەی کە ئەوان بۆ خەڵکی هەرێمی کوردستانیان بەیان کردووە لەو چوارچێوەی لێدوانیان داوە قسەیان کردووە بەوەش ڕازینین ینی ئەو ڕقەمانەی کە ئەوان دەیانەوێت چاواشەکاری پێ بکەن لە ناو هەرێمی کوردستان و پەڕۆ لە چاوی خەڵک ببەستن پەرلەمانتاران هاتوون ڕاستیەکانیان لە چوارچێوە راپۆرتەکانیان بە خەڵک ڕاگەاندن بۆش ڕازینین لەبەرەوەی بەڕاستی بە زوڵم و ستەمێکی زۆری دەزانم کە بەرامبەر بە پەرلەمانتاران دەکرێتن و دەبێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بزانن بە کەم سیرکردنی پەرلەمانتاران و بێهەیبەتکردنی پەرلەمانتاران بێهەیبەتکردنی میلەتی کووردە و بێهەیبەتکردنی ئەو دەستگایە کە تاکە هەڵبژێردراوە کە خەڵکی هەرێمی کوردستان متمانەی پێداوەوە نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان دەکات. خۆی ئەومان پێ دەڵێن دەڵێن کاکە بڕۆنە ماڵەوە عیلاقەتان لە هیچ شتێک نەبێ سەرۆت و سامانی کوردستان بە کەیفی خۆمان چی لێ دەکەین موچە دەدەین موچە نادەین پارەکەم دەکەینەوە هەرچی کە بیکەین و نەکەین خۆمان ئامیر و ناهین کە ئی خۆشیان نییە کە بۆ خۆشیان خاوەنی بڕیارنین بەشێکی ئەوەی کە ئەوان دەکەن بەشی زۆری ئەرچی پەرلەمانە و پەرلەمانتاران بە هەڕەشە و گوڕەشەی ئەوانە بەڕاستی ئەتوانم بڵێن پاشەکشە ناکەن تەشجیعترمان دەکا کە زیاتر قسە بکەین و زیاتر ئەو گەندەڵی و گەندەڵکارانەی کە لە هەرێمی کوردستان هەن بە خەڵکی هەرێمی کوردستانیان بناسیینی.